سیانزە ساڵە ئەم یەکەی نیشتەجییانەی هەڵەبجە کە دەکەونە ڕۆژهەڵاتی شارەکەوە بڕیاری دروستکردنیان دەرچووە بۆ چین هێژار و کەم دەرامەتان. بەڵام تا ئێستا پرۆژەکە تەواو نەکراوە و بە وەیەشەوە هیچ کەم دەرامەتێک سوودی لێ نەبینیوە. ئەندازیاری سەرپەرشتیاری پرۆژەکە ئاماژە بۆ دەکات تا ئێستا 3 جار پرۆژەکە بە هۆکاری قەیرانی داراییەوە ڕاگیراوە. یۆنۆیەکی 2014 پرۆژەیە دەستی پێکرد لە ساڵی 2015 وەستانی بۆ کرا، دوای ئەوە لە ساڵی 2018 دەست پێکرایەوە، هەر لە هەمان ساڵ لە کۆتایی ساڵە وەستانی بۆ کرایەوە تا لە ساڵی 2020 بەهۆی نەخۆشی کۆرۆناوە بە یەکجاری هەر وەستایەوە دیسان کە دەستی پێکردەوە 2019 دەست پێکرد لە کۆرۆنا وەستایەوە هەتا ئەم ئەخیرە کە ئێستا لە حەڤەی نوێی ساڵی 2020ەوە دەستی پێکردێتەوە. هەر جارێکە دەستی پێکردەوە وەستاوەتەوە بەهۆی کۆمەڵە بەڵێنەوە بەوە کە دراوە بە بەڵێندەرە بەڕێزەکان کە بتوان پرۆژەکە تەواوکەن پێشینەکانیان بۆ خەرج بکرێت. لەسەر ڕووبەری 25 دووەنم زەوی 25 باڵەخانە دروست کراون کە لە 300 یەکەی نیشتەجەبوون پێک دێت. نیوەی پرۆژەکە تەواو بووە و نیوەکەی دیکەی پێویستی بە 1 ملیار و 400 ملیۆن دینارە تا کۆمپانیاکە بتوانێت تەواوی بکات. ئەو یەکانە تا ئێستا 144ێکە تەواو بووە لە شاری هەڵەبجە خۆی 300 یەکە بووە 144یان تاو بوو و قەرارە تا دوومانگیکە ڕادستی هاوڵاتیان بکرێ و تەوزیعکرێ بەسەر کرێنشینانی هەڵەبجە. 144یەکە یعنی 144 خێزانەتوانێت لی سودمەند بێ خۆی 300 یەکەیە ئەو شوقانە بڵێن حالێن ئێستا 144یان تاو بوو 144 خێزانەتوانێت لی سودمەند بێت. کۆمپانیای سەرپەرشتیاری پرۆژەکە دەڵێت ئەگەر بودجە و پاریان بۆ خەرج بکرێت لە ماوەیەکی کەمی دیاریکراودا دەتوانن پرۆژەکە تەواو بکەن و بەسەر کەم دەرامەتاندا دابەشی بکەن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.